خوا تەمەنی دکتۆر دلێری درێژکە، خوا لە بۆ ئەو فەقیر و فەقارەی بهێری. دکتۆر دلێر خوا ئەو بەهرەی پێدا کردیە دکتۆر لە بۆ ئەو فەقیر و فەقارەی، بۆ ئەو ملەتە فەقیرەی، ئەو خەستەخانەی دامەزراندیە لۆ فەقیر و فەقاری خەرک ئیسیفادەی کردیە. من 4 مانگ و 9 ڕۆژە ئەوڕۆ عەمەلیاتی بڕینی گەدەم کردیە، زۆر مساعدەشی کردین، خوا لێی ڕازی بی. تقریبان وەزنم 117 کیلۆ بوو، ئێستا وەزنم 91 کیلۆیە بە 4 مانگی. وەختی خۆی زۆر ڕیاضەمە کرد، کیتۆمە کرد، هیچ ئیسیفادەم نەبوو. چۆکم لەسەردانا لەسەر ئەو قەرەویەی، پشتم دێشە، چەوری جەرگم هەبوو، زەختم هەبوو، سوکەریم هەبوو. ئێستا ئەوانەم هیچ نەما، شکر لە خوای الحەمدولله. سایەسەری خوا و دکتۆر دلێر و خەستەخانەی میهرەبانی الحەمدولله بڕینی گەدەم کرد. ئەو خەرکەی ناوێری بهێ بڕینی گەدەی بکە هیچ لە گۆڕێ نییە، با بهێ بڕینی گەدەی بکە بەخوای زۆر زۆر ئیسیفادەیەکە، عمری 30-40 ساڵ ئەگەڕێتەوە پاش زاحێرە بیتەوە. ئێستا ئەمن زۆر بە ئازار بووم لە بە قەلب و جسمی خۆم، ئەوەتی بوویمە من بەس پارێزیمە کرد، ڕیاضەمە کرد، بەس هیچ ئیسیفادەم نەبوو. بەس ئەگە بڕینی گەدەی بە مودەی 4 مانگی ئەم 27-28 کیلۆم دانایە، شکر لە خوای الحەمدولله. ئەوجا ئەو خەرکەی بەتەمای بڕینی گەدەیە چەندی زوو بهێ هەرکەمە بێت لە خەستەخانەی میهرەبانی لەکن دکتۆر دلێرە. دکتۆر دلێر بەخۆی خەڵاتەکە لە لای خوای هاتیە لە بۆ فەقیر و فەقارە، بهێت لێرانێ عەمەلیاتی بڕینی گەدەی بکە ئیسیفادەیەکە، شکر لە خوای خوا تەمەنی درێژکە الحەمدولله. ئەو خێرخوازانەی دەیانەوێ خێری بکەن، خێر هەر ئەوە نییە تو بچی حەجێ، خێر هەر ئەوە نییە بچی مزگەفتی دروستکەی، خێر هەر ئەوە نییە، خێر هەیە لە بەدیلی وانە وەرە حەسەکی بکڕەوە لەناو خەستەخانەی میهرەبانی و فەقیر و فەقار زیاتر ئیسیفادەی بکە. پارەت هەیە وەرە لەو مەشروعەی سەرفکە سەهمەکی بکڕەوە و بێ فەقیرێک ئیسیفادەت لێ بکە. خێر ئەوەیە، خێر بەدیلی حەج و عومرەیە. لە هەریرش هاتیمە، زۆر سوپاس وەکەم. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.